مەسەلە فقط ئارەزوو نەبوو لەناو ئۆپۆزیۆن ئێرانە، بەشێک ئومیدیان بوو، هەتا بڕێکەس ئەیانوت مخالف شەڕەکەین، ئومیدیان بوو لە ئینتهای ئەم شەڕە فەزایە کرێتەوە بۆوان، مۆهڵەتێ فەراهەم بێ، جمهوری ئیسلامی تەزعیف بێت و بڕۆخێ. معلوم بوو ئەمە بەڕاستی بۆمباران جامای 90 ملیۆن نەفەری ئێران نە ئینقلابێ نە تەحوڵێ مثبەت لە جەریانە نیە. ئێمە زۆر بە ڕۆشنی باسمان کرد و بەڵام فەراترە لەوە ئۆپۆزیۆنی ئێران بەشێ زۆریان بوونە بەشێ لە شەڕەکە، بەشێ زۆر لە ئۆپۆزیۆن ئێران ئەز جملە ناسیۆنالیستای کورد، ڕەزا پەهلەوی، مجاهد، بەرحاڵ بڕێ لە جەریانات چەپ کولان ئەمانە بوون کە خەهان شەڕ بوون، خەهان ئیدامەی شەڕ بوون، خەهان بوومباران ئێران بوون بەناو ئەوەی کە جمهوری ئیسلامی لە بینەچێت و سەرنگوو نەکردیە. ئەم تەبلیغاتە وەسیعەیان کرد، شەڕ تەڵەب بوون. ئەمان بەڕاستی لە سیاست دنیای ئیمڕۆوە چوونە لە پەنای نەتانیاهۆ و ترامپە وەک هەوادار ئەوان، نیروەکانیشیان لە اختیار ئەوانە بوو، بۆ ئەنازەی کە ئیمکان بوو ئیستفادەی لێکردین. ئەگەر لە ئێوە لە نزیک و ئاگادارن بڕێ شەشجەریان کوردستانی ئەحزاب کوردیش جزییانە بوون کە لەگەڵ ڕەزا پەهلەوی باقیەکەی ئەمان خۆیان حازر کرد بوو کە پیادە نظام بنێرنە کوردستان و دوای بۆمباران وەسیع کوردستان ئەمانیش بەجێ ئەرتەش ئەمریکا و ئیسرائیل شەڕکەنکە و پرۆسەش ئەوە شکستی خوارد. منزورمەوە بوو لە ئاوات بەولاوەتر بوو، لە ئارەزوو ئەوەی کە دفاع لە حملە بە ئێران بەولاوەتر بوو، بەشێ لە ئۆپۆزیۆن بەشێ لە شەڕەکە بوو، دەرنەچێت جەنایەتێک کە کریا ئەلەی مردم ئێران و منتەقە تیا شەریک بوون و بەڕاستی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆن جزئیەوانە بوون کە دۆڕان